پەندە کوردیەکە دەڵێت مرۆڤ تا بمێنێت شتی سەیر و سەمەرە دەبینێت. کێشەی هاوڵاتیانی شاری هەولێر بەدەست ئەو حکوومەتی هەرێمەوە تا دێت قوڵتر دەبێتەوە و هاوڵاتیانیش هەر جارە و بە باج و ڕوسوماتێکەوە گیر دەخۆن. نەچی نابیناوم کوڕەکەشم نەخۆشە کەسم نییە 1 ملیۆنم ئاو بووها ملیێنە نیوە کەنان 1 ملیێنە بۆم هاتۆتەوە. ئەمجارە پێوەری ئاوی ماڵان بووە بە دەرد بۆ هاوڵاتیان. ئافرەتێکی نابینا دەستکورت و هەژارە بڕی 1,500,000 دینار کرێی ئاوی بۆ هاتۆتەوە. هاوڵاتێکی دیکە کە داهاتی مانگانەکەی تەنها 500,000 دینارە و نزیک بە ساڵێکە خانووی دروست کردووە بڕی 1 ملیۆن دینار غەڕامەی ئاوی بۆ هاتۆتەوە. ئەمە ناتانم پارەی ئاو بدەم معاشی نابینام 150,000 بە 150,000 کەینە ملیێنێک بدەم ئەم پارەی مۆلیدا وا پێم نادرێ. یعنی زۆر جار هەیە بەخوای پارەی مۆلیدەم پێ نادرێ شتی مارێم فرۆشتۆ پێم داوە. والله ناوی خوایە خانوەکەم یەقات و بەیتونەیە بەخوای لەبە فەقیریش فرۆشتومە کوڕم کرێچیا لەبە خاتری کوڕم فرۆشتومە. غەرامەی سەعات نەوەستینێ با 250,000 500,000 بی لۆ ملیۆنە چەند نووسە زۆر سەیرە. یەک ساری شەخانیم کرد 1 ملیۆن لۆ هاتووە. ئەوە دەرێ لێرە ئەگە داشکانێک شتێک هەبی لە بۆتان دەکەین. بەس ملیۆنێک بەخوای کەس دەتوانێت دانێبی ئێستا ملیۆنە. کابرا معاش خۆرە 500,000 معاشی ملیۆنەکی بەچ پێ دەدرێت. دوکانم هێ ناتوان ملیۆنەکی بدەم بەڕاستی. ئەم کرێک دوکانێ بدەم کرێک کارەبای بدەم کرێک ئاوێ بدەم ئیماڵێ بدەم چ بدەم. ئەو غەڕامەکردنەی هاوڵاتیان تەنها بە ڕێنمایی وەزارەتی شارەوانیە و هیچ پاڵپشتیەکی یاسایی نییە. بۆیە پەرلەمانتاران بە پێشێلکاری زەقی مافی هاوڵاتی و سەرپێچی ڕاستەوخۆی حکوومەت بۆ سەر هاوڵاتیانی دادەنێن. لەگەڵ ئەوەشدانین کە هاوڵاتیان بە هەدەری ئاو بدەن و لەگەڵ ئەوەشدانین کە هاوڵاتیان غەرامە بکردن سزا بدرن لەسەر نەبەستنی پێوەری ئاو. ئەو پێوەرانی کێشەی گرفتیان زۆرە کۆمەڵی کۆمپانیان کە هەموو ئەوانە وا دەکەن هاوڵاتیان باجی قورس بدەن. کێشەکە لەسەر هاوڵاتیان زۆر کەڵەکە بووە لە وەرگرتنی ڕسومات و باج و غەرامەکردن و ئینجا کێشەی کەمی کارەبا و نەبوونی ئاو و ڕسومات و ئەو بابەتانە ئەوەن. ئەوەی کە کراوە بە بێیاسایی کراوە بە ڕێنمایی کراوە بەکردەوە هەوڵ دەدەین بۆ خزمەتگوزارکردنی دامەزراوە حکوومیەکان لە ئاست هاوڵاتیاندا. لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم دەنگ و سەدای چاکسازی کابینەکە دنیای پڕ کردبوو. دەرەنجامی ئەو پرۆژە یاسایەش سزادانی هاوڵاتیانی لێکەوتەوە کە بە ڕێنماییەکی نایاسایی لەلایەن دەسەڵاتدارانەوە بە ملیۆنان دینار هاوڵاتیان بە سزا دەگەێنن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.